وەکو لە راپۆرتەکەدا بینیتان باز لە کۆنترین خوێندنگەی شاری دهۆک دەکەین لە هەمان کاتدا بابزانین تا چەند گرینگە ئەم خوێندنگانەکە هەن لە کاتی نۆژەنکردنەوە بۆ شێوەی کە و تەسمیمێکە لە کۆندا سەرەتاوە بنیاندراوە بە هەمان شێوە نۆژەم کرێتەوە ئایا ئێستا چەند ئەم خوێندنگەی نۆژەنکراتەوە بێگومان من گفتگۆی زیاتری ئەم بابەت دەکەم کە مامۆستا سالار محەممەد بەڕێوەبەری قوتابخانەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دوهۆکۆ لەگەڵمانە گفتگۆی زیاتری ئەم بابەت دەکەین. سڵاو لەبێ مامۆستا بەیانی و باش سپاس بۆی کە بە تەوەری دووەم لەگەڵ ئێمەدا بەشداری لە سەرەتایە ئەمەوێت باز لە مێژووی ئەم قوتابخانەیە بکەین لەگەڵەوە ئێمە هەند چەندین زانیاریمان لە نێو راپۆرتەکەدا بینی بەڵام ئەمەوێت مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە لەکەی و ئەم قوتابخانەیە لە دوهۆکدا بنیادراوە. لك سپاس بو هوا بياني باش بو همي بنرت انارتي بله قطابخانه صلاح الدين ايكاش كافنترين قطابخانه بارزگاه دوهو که کو مجاوه زفرتن بو بري 100 ساله انكو بترش 100 ساله الديف وان بالجيت دسمه كافتين لحكمة العراق قال تشيبونا خو كل صلاة 1922 بويا همي فرمانجه و قطابخانه بوي سال تومار كرينه و قطابخانه ماجي اكشوان قطابخانه ويا كل في مجو هاتيا تومار كرين 1922 الدي في مجو دولة العراق بو مدناي بونا 100 سال جي قطابخانه مالي بيشتر جيو كي ما ماجا بكري كو جيوي رانجا بتا 122 سال جي زيادة ترجي لو ما جي ام شاناجيت بينكو اكام قطابخانه بونا الباريزگاه دوكي باشە وەکو خۆ ئاماژۆ پێکرد ئەمە یەکەمین قوتابخانەیە کە لە پارێزگای دهۆکدا هەیە لەو کاتەوە تا ئێستا بەردەوام ماوەتەوە ئەمەوێت باسێک لە مامۆستاکانی پێی ئەوانەی کە لە کۆندا لەوێدا هەن لە هەمان کاتدا لەوێدا بوونیان هەبووە بە ئەشیفکردنی ئەو یادگاریانەی کە پێشتر لەنێو ئەو قوتابخانەیەدا هەبووە بۆیە هەم لەنێو قوتابخانەکەدا بوونی هەبێت هەم نەوەی داهاتوو کە لەو خوێندنگەیە دەخوێنن بیبینن ئەشیفەکان ببینن. ركفتي هجدي نه 2019 فرمونا من در چوک ریوبری قطابخانه صلاح الدین شلای ریوبریا پرورده دهوک یاروش آوا دمی اشاتی ما قطابخانه صلاح الدین حقیقت من چه زانیاری سر نبودن کو میجاکا دیرین و یا رسن ها یا وی باجری دمی من تو مارت وی قطابخانه دیدین دیسان من بزانین شنی کوم کردم کو گلک کسانت باجر دهوک فركت بلاو بوصلنا لفي قطابخانه بوينا لو ما هزره هندي بو ماتشي بو ام بارتوكا كتشكين سر جي في قطابخانه 100 ساليه ام ربون كوم كرنا وان بالغا ناما تشر بريكا خزانه وان بنجرا تشبريكا تومارت قطابخانه بگرا تشبريكا رهبريا ما پرورتي بگرا جالكم كرنا و بالغا ناما ديساب ما هزره هندي تشبو ام وجاليريا كي وك موزخانه القطابخانه بداني كو اول بتا الشنگسته و بنیادک بو همی قطابیان کود بینن قطابخانه و رسانه و باجر دهوکیه دیسا او کسی در چون جیجوی قطابخانه بینن او دیروکا و او خدمت و خبات و یا و ماموستا نهات یا جبیر کرن بلکی همی یا هات یا تومار کرن و همی یا هات یا ارشیف کرن و روزانه کدام سردان قطابخانه کن تدا ببینن. باشە کاتە ڕۆژانە سەردانی کەرانی ئەم قوتابخانەیە زیاتر کێ لە خۆ دەگرن لە هەمان کات ئەو پەرتوکەی کە تۆ ئاماژۆ پێ کرد کە ئامادەی دەکەن تەنها لە ڕووی مێژوەکەوێ یاخود هەموو وردەکاری و زانیاریەکان سەبارەت بەم قوتابخانەی ئێوە ئامادی دەکەن لە کتێبێکدا بۆی بتواننەوە دوایینەوە بزانن کە ئەم قوتابخانەیە مێژوەکەی بۆ کێ لە هەمان کاتدا زانیاریەکانیان لە بەرچاودا بێت. مامۆستا مرام شکر ناوی پرتوکی او کو ام زانیاری و او ریدانت 100 سالت بوریت و قطابخانه الپارێزگاه دو که هاتینا کرن ام تومار بکن بون مونه پیک و جیان تومارت میت سالت 23 هدا چوا پیک و جیان الوی باجری هبویا مسلمان و مسیحی و جی پیک و چوا آن ایک پول دا قطابی بوینه چوا درسات نگوتن چوا دواری دانت عراق دا یت سردم شاهانه و سردم بویا کوماری و سردم احداث بیان یازده آدار و ریدانت شورش کردی حتی گهشتی سرهلدانه و حتی گهشتی کتنا بغدا چوا افریدانه هاتینه تومار کردن رول و ماموستا چه بویا و ماموستا رول قطابخانه چه باید درست کردن شورشگیر دا دیسان رول قطابخانه چه باید وان احداثا دا
بو نمونه گرز بوده نمونه که بیشم قطابخانه ما سه بینایت سه آواهی هات یا گوه هستن حتی نکه سه جارا ناوی هات یا گوهرین بو نمونه دست که مدرسه دهوک الابتدائیه بو دیو دا لسالا 53 بو مدرسه دهوک الاولى دیو دا سالا هفته یکش بندد بیانا 11 آذر کو ناوید قطابخانه همی ببنه کردیش عربی بو کردی او بو ناوی قطابخانه ما شدهوک الاولى بو صلاح الدین اوجی و چند دیگه نتن کود وان ریدان داد و احداث دا قطابخانه ما جیا به بار نبوی جوان گوهرینا. بله ما مسلخ تا ئەماژە بۆ کرد کە گۆڕانکاری سێ جار نزیکەی سێ جار گۆڕانکاری لە ناوەکەی داهاتوە نەمێ بزانم ئەی گۆڕانکاری لە خودی خۆی بیناکە و تەسمیمەکەی تا چەند گۆڕانکاری بەسەر داهاتوە لە هەمان کاتدا ئایا نۆژەن کراوەتەوە لەگەڵەوەدا کە نۆژەم بکرێتەوە تا چەند گرنگکە ئەو تەسمیمە سەرەتایی بیدائیکە خۆی هەبووە لەسەر هەمان شێواز بێت. وکی من آماجه بکری السال 20 آواهی که بو بازار دو که کنی که بو هجه پارک نوروز آواهی قطابخانه که در برانبر وند کانت استازیاتی شربتالی پشتی اینکه او آواهی نما السال 53 آواهی که چه کردن کو پشتی سرهلدانه بو پیمانگاه هنر جوان حتی نکه او آواهیش لای کارگیری پارزگاه و جوان ترین شیوه هات یا پاراستن او کفناتی او رساناتی هاتیا نیجان کردن هاتیا درست کردن بس اف آواهی است تدانی که قطابخانه ما تدا سال 78 هاتیا درست کردن اف آواهی جی چند جاران هاتیا نیجان کردن هر اف ساله جی رببریا پروردا گشتی رببریا پروردا دو که روش آوا کار سر هندک بشکن و آواهی کرد و نیجان بکن لی آواهی یه سنور داره بو نمونه جماره طلبت ما پیچه کن 415 طلبانه و گاوی جی تاورت نچکرن تاخت نزده کرن الگلوا تاور الگلوان آواهیا گومانی نه دوید آواهی بیت برفره کرن ما نویسار داینا بریا پرورده کو ام پی تی وی آواهی کدینه پی تی وی برفره کرنا جورا اینا چکو اف جورت نکه دا خواندنگه دا کرن اف جورا گلت بچیکن تنجه 25 قطابی یعنی 30 قطابیات دا خر آواهی سال 1978 ام امید وارین و ما امید هیا النزیک ترین وقت دی آواهی که باش امید چکرن و دی بتر خدمت قطابیت خوکن. بەڵێ ئەم قوتابخانەیە کە لە ساڵی 1922 دا بنیان دراوە ئەمێ بزانم دیارترین کەسایەتیەکان کێن دیارترین کەسەکان کێن ئێوە کە بەردەوام لە ئێستاشدا کە لەنێ ئەو خوێندنگەیان بەردەوام باسی بکەن و ئاماژەی پێ بکەن. بس دەنگێت ئەو قەتع بوو بچێکی کێم بوو. بەڵێ ئەمێت مامۆستا بزانم کە ئەم قوتابخانەیە کە چەندین ساڵەدا هەیە کە لە ساڵی 1922 دا ئەم خوێندنگەی بنیان دراوە دیارترین کەسایەتیەکان دیارترین کەسەکان کێن کە ئێوە بەردەوام هەتا ئێستاش ئاماژەی پێکەن و باسی لێواکەنەوە. یکم پارێزگەری دهو که مامۆستا عەگید صەدیق ئامێدی لە ساڵە 49 مامۆستای قوتابخانە ما بوو. هر دو پارێزگەهێ دیت پشتی سەرهەڵدانێ بەڕێز عەبدولعەزیز طیب نێچیروان ئەحمەد هەردوو دەرچووی دوێ قوتابخانەی بوون. شيخ مأمون نور محمد 10 ساله وزير پیشەسازی و الحکومت هەرێما کوردستانی دەرچووی وێ قوتابخانە بوو دیسان گەلک هونەرمەند و ڕۆناکبیر وەکی هونەرمەند تەحسین طەها وەکی دکتۆر بەدرخان سندی وەکی مؤەید طیب و گەلک نوژدار و ئەندازیار و فڕۆک ئەڤان و کسانت ناو و دنگ لسر اصل هرم کردستان و عراق در چوید و قطابخانه نه و امجی شنازی پید بین. باشە ئەوانەی کە دەرچوون بەڵام ئەوانەی بۆم نە کە مامۆستا و بەڕێوەبەری ئەم قوتابخانەی بوون بۆم نە مادەم ئەم قوتابخانەی بە کۆنتترین قوتابخانە لەنێو پارێزگای دهۆک دیاری کراوە وێنەی مامۆستاکان بێت یاخود بەشێکیان بەشێک لە بەڕێوەبەرەکان بە مودەی ئەم هەموو ساڵە بۆم نە دیاری دەکرێت ئەرشیف دەکرێت دادەندرێت بۆی بتوان خوێندکارانی ئەوی ئێستا لەنێو ئەم خوێندنگەیە دەخوێنن بیان بینن بزانن کە مێژووی ئەم خوێندنگەیە لە چیەوە هاتووە. هلبت وکی من دست بکم ماجرا بکری مریم شکرنا و گالریان جیشیم بجین حتی موزخانه جی بو هنده بو یک و اف قطابیت ما افت نکات داد خوینه زان قطابخانه ما رس انا زان ما مستعد ما اونا افت کفن افت سال 20 و 30 و رفت برد قطابخانه دیسا ما دیواره که قطابخانه
كريا برهم قطابخانه او كسن الفي قطابخانه درچون و نكابلا بوست هن انجي بيشتر جي هابونيا الهرمي انجي الباريزغا هادو كي دمي قطابيه كي ما يبولا اي كي انجي هما هاري تشبول بتن البرامبر فيديو وري سكنتن بري خلت مينا ايك هنرمندك وكي تحسين طه انجي بدر خان سندي انجي شيخ مامون بريفكاني انجي باريزغا دوكي انجي وزير انجي عندهم برلمان دم جوات خردر شوي دفينا افادي بتا بينغوفك كو اوجي خزيرك تنديسان ما نريدك دي هي القطابخانه ام روجت بشام بدم الله كردستان ام بلند كان ام ميفونكي الغورابان برهفت كان ودر شوي قطابخانه بتو افريكا بو سمبولك الباجير ما بونمونا نوجدارا ينجي اندازيارا ينجي هر پوستا که ده هابتن ام وان کنیو ام بو قطابیات دینن یاسین و امریکا دینویجی پنج خلاقه و حس خوب کتن چوا قطابی بول وری حضرت بی چوا بون چوا خواند و چوا درچو و چند شیرت اجل قطابیات کت کو گرینگی بدن خواندنه اگه گرینگی بدن اوجی او خون و حزت وجهنا جبا جکرن کو بدنا تشتاکل پاشروشه سەبارەت بۆی مامۆستا ئەمەوێت وردەکاری زیاتر سەبارەت بەم خوێندن کە بەتایبەت لە ڕووی ئەوەی کە لە چەند پۆل پێک دێت بۆم نە بە نزیکەی خوێندکارەکانی چنێکن لە هەمان کاتدا کار و چالاکیەکانی ئەم خوێندنگەیەکی لە خۆ دەگرێت. قطابخانه ما نکاج 14 پولا پکتیدن 412 قطابی هنه 59 مامۆستا هنه کو 49 افراتن ده ظلامن ورده کاری زیاتر از وتا پیجم گل پیشکفتنا افریقا مال همی پولت خو تی وی داناین اتوا تی وی دا ام ریکا و تی وی جی ام وانت پراکتیکی کو دی سردمن که مامۆستا بجنه قطابیا بو نمونه اگر وانا کمالاتی بتن کو دشتن بین آنجی چیاب بین بشه ویدیو مامۆستا خو برهفت کرد المال و كانت فلاش اكيد فلاش ميموري دا والتيب ريكاتيفيا نشاط داتن افا وك بوليدا وكيدي جي اما بيوانديا كخرت روجانال قال 415 سميانا هيا كو هر بولا كي جروبا كي خوي فايبري هيا او مامۆستا دوي بوليد بيجن وانه همي توي جروبي دات بجدارن هشتا قطابين هاي هشتي مال دمش قطابخانه درت كابتن او اركيوي او افريكا القطابخانه هاتيا بي راسباردن همي ريكاوي وفايبري وي جروبي ديغت داي بابا و داي باب بزانتن صباحي كوريوي تش ارك هيا انجي مامۆستای افريكا تش هبو ديسان هاجر داي بابا كيجي بسيارك هابتن دي بيتفينا كتن روجانا سردانا قطابخانه كتن او ريجي كابو كورتكري او تشتن بريكاوي جروبي بي فايبري كونتاكي كي ديال مامۆستای كتن هر تش دمت بتن افاجي همي بيكولت ما او بوينا بو هندي ام بتر وك قطابخانه وك داي باب وك قطابي ام سيغو شاخو بتر نزيكي ايكيب كان بو هندي دا امشين خدمتا استزانستی کن و استزانستی القطابخانه خو برف پیش و بین. اول دم کی دام تیوی کا ماستر دانایا هولا قطابخانه اگر کسی که میوان اگر سردان قطابخانه بکتن هر همی آمارت قطابخانه چند فرمانبر هنه چند مامۆستا هنه چند قطابی هنه چند پول هنه استزانستی پول چند او همی احصائیات ما يتوي تي في داك ام حيوانه تي في ابديت كاين غورين دات كاين ام تدا ما يتباشدار كرين تدي شي بريكا بنش خلاقه وان احصائيات او استزانستی قطابخانه هم يبين بەڵێ وەکو لە سەرتا ئەماژەمان پێکرد کە چین و توێژە جیاوازەکان سەردانی ئەم خوێندنگەیە دەکەن بەڵام من دەمێ بزانم تا چەند هاوڵاتیان لە دەوروبەری نەکەرەمی کوردستان لە دەروی ئەو هەرێمەش کە سەردانی پارێزگای دوهۆک دەکەن کە بەیەکێک لە کۆنترین خوێندنگاکان دادەندرێت بێن لە نزیکەوە خوێندنگاکە ببین لە نزیکەوە خوێندکارەکان خوێندنگاکە خۆی ئێوە بەرکەوتتان هەبێت لەگەڵیان و توێژی ڕاستەوخۆ بکەن لەگەڵیان ینی هاتنیان چۆنە بە تایبەت بۆ ئەوی کە سەبارەت بە مێژووی ئەم خوێندنگایە بزانن. باور که تنی حالتك چه وياك وش درفها ما تورا كومالات يا هي جواكي يا فيسبوك يا قطابخانه بري چند مانگا كسك سردانا قطابخانه مكر كل درفها هاد بو وحسكر واوينا بينتن قلتي باب مجري بري في قطابخانه بو من فيتنا استحكامي
و هوا ريزال باب من و همین رو برید قطابخانه گرتی دم سردان کری کیفاوی گلک هات اول وقتی دروا بس وقتیش نافخو هشتا سردان بردوام میتین لی دروا رنگ بچه یا کیم بتم تنه افعالاتها بوده. بەڵێ سەر ڕای ئەو پرۆگرامی خوێندن و منهەجەی کە تایبەت کراوە بۆ خوێندکاران کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دەخوێندرێت و کە پێشکەش بە خوێندکاران دەکرێت ئەوان بەردەوام لەسەری بەڵام بابێمە سەر ئەوەی کە ئێوە وەکو بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە تا چەند بۆم کۆتایی هەفتە بێ یاخود کاتێکی دیکە بێت ئەم مێژوی خوێندنگەیە بە خوێندکارەکان بڵێن لە هەمان کاتدا خوێندکارەکان شارەزێکی تەواویان هەبێت کە مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە ئەو کەسایەتە دیارانەی چەند کردنێ و ئەم خوێندنگەیە پێشتردا بوونی هەبووە. ئەم زانیاریە چڕپران خوێندکارەکان ئاگادار دەکرێنەوە لێ یاخود پێیان دەوترێت لە هەر کاتێکی دیکە بێت هفتیانه دم ام آلای خوب بلند کن ما سرود قطابخانه های و او سرود در برین شمیجو و خدمت و خبات از قطابخانه که یا 100 سال بودی ام توی سرود دا پیوت و دا دیار کن و قطابخانه دارین خواندنگی ها زیرین ما مصطفى و قطابی شیار و دلرین دیسا ام توی سرود دا آنجی ام هر روزا پنجشنبه ام پیوت خدا ام بجنه قطابیا قطابخانه ما لسال 1922 هاتیه دانان یکم ریوبری قطابخانه ما مصطفى احمد حمدی بویا ریوبری قطابخانه ما افکسه و اوه بوینه حتی نکه قطابخانه ما پتر 10,000 قطابیا لیدر چونه سی آواهی هاتیه و گوهاستن قطابخانه ما خدمت که مازنا کری قطابخانه ما بویا لاندیکا که شورش گیرانه گله جرا احداث و امجی ریدان چه بوین حکمت بعد یا هرش کریا ماموستا کل سردم هنگی ماموستا رخصنت نهنی هبون الگل شورش اوجی همی بالگنه کم قطابخانه ما خدمت که مازنا کری خبات که مازنا کری و ام وک جیل نکایان جی وک استاف نکای کارگری وک باجر دهو که ام شنازی و خبات و خدمت بی بەڵێ ئەمێ باسێک لە کاتەکانی دامی ئەم خوێندنگەیەمان بۆ بکەی بۆ منە داوامەکەی چۆناییە چەند کاتژمێر داوام دەکەن خوێندکاران وانەکان چۆن دابەش کراوە ڕۆژانە دەمژمێر 8 سپێدێ دەوامە فەرمیە قوتابخانەمەیە و یا بەردەوامە حتا 12 6 بەشەوانە تێنەگوتن ئەنکو 6 دەرس تێنەگوتن دیف خشته ما دارتی بو ما مستعد ما هر وانک جی چل خولکه دیف سیستم پرورده دیف وان رما وان سیستم شلای وزارت و مهاتینه دانم ام وکی هر قطابخانه کادی آسایل هرما کردستانه ام دوام خود کن و بتنی قطابخانه ما ایک دوام انکو سپیده هرو ما چه دو دوام بینه کو بنا دروش سی روز سپیده سینی ببرکو هرو دوام بەڵێ مامۆستامێ بزانم داواکاریت لە لایەنە پەیوەندیدارەکان چییە ئەمە ئەکەمە جواب پرسیارم بۆ جەنابتان داواکاریەمە هەمێ بەرپرسێن پەروەردەوە پتر گرنگی پکارتێ پەروەردە بدەدان دیسان داواکاریەمەش سەمیانێن قوتابیان ئەوە زۆر پتر هاریکار بند گەلمە پتر کار بکن الگل ما و کارگیری قطابخانه و استاف ما مستا او پیگ و الگل قطابیان پتر خونه زیکیه که بکن بو هنده ام بشین آسته زانستی قطابخانه خو برف پیش و بین و ام ویدی رو که رسانه میجوی یا 100 سال خباتا فیر بونه و فیر کرنی الپارزگاه ها دو که بلند را گرین که ام شانازیت بین هندی پیمانگه و زانک و قطابخانه الپارزگاه دو که هنه همی در چوین ویری بونه و همیش ویری در کدینه و گلک سپاس بو هواجی بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سالم محەممەد کە بەڕێوەبەری قوتابخانە بەشێکی ڕاستەخۆ لە دوو هۆکۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریت لە تەوەریدنی بەڕامەی بەیانی باش کوردستاندا